جەماعەت لەگەڵ برای خۆم هاتینە چێندەر مارە گەورەکە ئەوە توژۆنت عەز لێ چی من لەگەڵ اختیاری پێ گۆنانی بخۆین اختیار با پیری منە وەرە واچین نەخوانێ بابڕن یا ئەڵڵا بێنگۆ ناخۆش ئەتە چیان دەخۆی برا گەورە هەمووی دەخۆم وەڵا هەمووی دەخۆی کامە عەز مەسیە ئێستا فێرە ڕیزۆیەکە و مەلەکە دوو پاچ سک تیژیش بەجددی زۆر زۆر بەتامەوەش مامە گەورە ئالاو داب خۆدەین لە ناخۆی ئەڵڵا دێنگۆ ناخۆش چیان ئەجۆشیان تیژەکەی ڕۆژ وەزانێ کەچیان نۆرماڵ بوو کاکە ئەوە تیژەکەی ئەوە هەتیارەکە زۆرم عەز لە تیژ نەبینە برا گەورە دەوعەتکردنیە شوارەی بدەین مامنۆنین بە قوربانە ڕۆژ ئەڵڵا ئەو ڕیزۆیان زۆر بەتامە گەورەکەیەوە ئەگە داواتان کرد دوو پارچەی گەورە بێسک تیش هەلو جەماعەت چۆنن باشن ئەحواڵتان تەندروستان کاکاتینە چێندەر ئاها جی کلاس خۆشە ڕێک دڵی خانیە هاتینە ئەو کەستانی کە پارەیانەیە کچەکان کوڕەکانچیانتان پارەتانی پارێ زۆرتان هەیە لەو نەیانەوە شتانە بکڕن مامە کوی باشی ئەحواڵت پرچی هاتەوە ئەوەش نارین کارس یعنی ماشەڵڵای دێ بەجددی کاوەرە بزانم چێ پارەی زۆرە چیانتان پارتان زۆرە بەتەمای سیارەنە بەتەمای شتێکی جوانن وەرنە معرز نارین کارس بەجددی ینی شتەکانیان زۆر ناوازەیە و دڵنیابن ئەو جە بزانم چیانتان پارەتان زۆرە ها دەوڵەمەندەکان خۆتان کەشف بکەن ئەها ئەوەی بکڕم بابم ئەوەی بکڕم بەجددی ئەم زۆر لە مێژە داڕم لەوەیدا شتێکی زۆر ڕاقیە بەجددی بەجۆ لە بۆ کچانیش زۆر جوانە ئەڵڵا بەجددی هەر سیارەکرد بێ ئەلێرە بەردەست هەڵە دەوڵەمەندەکان بتان بینم پارەتان لوچێ وەڵڵا بەخوا ماما پارەتان لوچیە وەرە سەرف بکەن لو سیارە یەکێک سیارە 16 لێکوانە بکڕن بەس ئەوی بەنایم نیش بێت تەبعان خۆڵی نابڕن نییە کەم نانەکەم ڕشکەوی نەخوارێ بڕینە بەخوای دنیار مردنە ئەوجا یەکێک سیارە 16 بکڕن یاڵە بتان بینەوە